لا تۆریەکەمی بەڕنامەی بانی باش کوردستاندا باز لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی بێدایک و باوک دەکەین پێویستە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت لە هەمان کاتدا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسکراوە ئەوەی کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین باز لە هاوکاری و یارمەتیەکان دەکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێویستە چۆن بێت من گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ مامۆستا سەلاحەدین محەممەد مامۆستای ئاینی بەنی باش مامۆستا بەخێر بێ بەخێراتی مامۆستا ئێمە باز لە هاوکاری و یارمەتی منداڵانی بێدایک و باوک دەکەین بەڵام لە سەرتایە نەمەوێت باز لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی بێدایک و باوک بکەین بە تایبەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسی ئەمە کراوە. بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا دەستان خۆش بە بۆ بابەتێکی ئاوەها بەڕاستی لە دینی ئیسلامدا هەم لە قورئاندا هەم لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم گرنگی زۆر دراوە بە منداڵانی بێباوک طبعا بێباوک بۆ کەسە ئەوترێک بە مناڵێکی وا ئەوترێشتا نەبێتە حەدی بلوغ واتە هێشتا گەورە نەبوو بێت و حەدی بلوغی نەهات بێتە پێشەوە پێی دەوتێ ئەگەر باوکی وەفاتی کرد بێ پێی دەوتێ مناڵی بێباوک طبعا مادەم لە ئیسلامە هەموو نەفەقە لەسەر پیاوە واجبە لەسەر پیا و ماڵ مناڵی خۆی بەخێوکە لەسەر ئافرەت نییە واجب نییە لەسەری با چەندە دەوڵەمەندیش بێت با چەندە دەسەڵاتیشی هەبێت بۆیە بە باوک مردن وتراوە مناڵانی بێباوک حساب بۆ باوکرا لەسەر ئەو بابەتە طبعا وەکو لایانی بەخێوکردن بە تەنهار ئەوەنە سیر نەکراوە زانیان لەسەر ئەم بابەتە زیاتر قسەیان کردووە بۆ نمونە ئەگەر کەسێک باوکێک مەفقود بێت ینی نادیار بێت سژن بێت یان حتا مناڵەکانی بەجێ هێشت بێت هەر لەم ڕیزا سیر کراوە ینی هەر وەکو مناڵێکی بێباوک سیر کراوە چونکە ئەسڵ ئەوەیە ئەم پیاوە سەرپەرشتی ماڵ مناڵی خۆی بکە بەڵام سێرەکەین ئەم باوکە دیار نییە بێسەر و شوێنە یان سجنە یان دایکیان بڵین تەلاق داوە وازی لێ هێناون ئەم مناڵانە کەسێک نییە سەرپەرشتیان بکات زانیان قسەیان لەسەر ئەمانەش هەبووە ینی بتویانە تقریبا وەکو کەسێکی بێباوک وایە طبعا پیغمبری خوا صلی الله علیه و سلم افرمیه انا وکافل یتیمی کهاتین افرمیت او کسی که سرپرشی مناڵێکی بێباوک ئەکات کوڕ بێت یان کچ بێت طبعا فەرقی نییە ئەفەرمێت دەستی پەنجەی ئاوالی کردو فەرمیێتی لە بەهەشتا ئەوەین یعنی ئەوەندە گەورەیە لە خزمەت پیغمبری خوا صلی الله علیه و سلم وانی بەم شێوەیە سیر بکرێتەوە بێت گەورەی مناڵی بێباوک لەوەدایە کە پیغمبری خوا صلی الله علیه و سلم بەو شێوەیە وەصفی بکات ئەمجا لەگەڵ ئەوەشە لا فرمودي ترى فرميت اجتنبوا سبع الموبقات پیغمبری خوا صلی الله علیه و سلم حولنا وبركي باسكرو فرميتي حوشد هي دين انسان لنا وباد ديني عقيدي انسان لنا واباد واعتبروا بيديني وكفر ايباد يكيك لو انا افرميت اكل المال اليتيم خواردني مالي هتيو يكيك لو حوشتك لريزي الشركايه يعني شريدان بخوا زور قوريما فەرمی هەر کەسێ بەناحەق ماڵی هەتی و بخوات زوڵمیان لێ بکات فێڵیان لێ بکات قۆڵیان مەبڕە دەری کوردی خۆمانەڵێ فەرمیەوە دینی لەناو بردووە حتا لە کوردی خۆمانە ئەڵێ ئەگەر سێبەری ماڵی هەتی و مەچۆرە بەردەمی تەنانەت یعنی ئەونا ینی خۆپارێزی هەبووە بۆچی چونکە خوای گەورە لە قورئاندا زۆر لەسەر ئەو بابەتە بڵێن چەند ئاەتێک لەسەر ئەوە فەرمێتی فەرمی وەلا تەقرەبوا مال اليتیم إلا بالتي هي أحسن فرميتي نيفرم ولا تأكلوا نيفرم مالي هاتي مخون فرتي ولا تقربوا نزيقي نكون أخدوش زور جوازة كسيك شتيك نخوة لبروي كيان بلي كسيك نزيق نكويتو كواب النزيق كوتنا وكخوا يقول أفرمي ولا تقربوا نزيق نكون وبهيش شويك مال اليتيم إلا بالتي هي أحسن إلا مقر زۆر چاک بێ لەسەر بڵین ئەو کەنیزیکە کەونەوە زۆر ئیسفادی ئەوانی لەسەر بێت ئەحسن سیغە مبالغێواتە ئەفەرمێ زۆر چاک بێت قازانجی ئەوانی تیا بێت ئەمجا ئێوە ئەتوانن نزیک بکەن و لە ماڵی هەتی و کە قازانجی ئەوانی بەڵام ئەمە بەگشتی بۆ ئەو منداڵانی کە باوکیان نیە لایەنی ئیسلامدا چۆن باەق بۆ منداڵان زراوەکە دایکیان نییە طبعا هەر ئەوی شەر لەو بابەتێ بەڵام وەکو عەرزم کردم سەرەتا مادەم پیاوان واجبە کولفەی ماڵ و مناڵیان لەسەر ئەوان واجبە و دینی ئیسلام بەسەر ئەوانە ئەم کولفەی داناوە لەسەر ئافرەت نییە واجب نییە لەسەر ئافرەت ئەگەر ملیالێریش بێت
ینی لەسەر ئافرە لەسەر دایک واجب نییە ماڵ و مناڵی خۆی بەخێو بکات واجب نییە بۆ خۆیەتی بەڵام لەسەر پیاوە سەر پیا و واجبە ئەگەر کرێکاریش بکات ئەبێ ماڵ و مناڵی خۆی بەخێو بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی دایکیش گرنگی خۆی هەیە چکە بەڕاستی دایک خۆشەویستێکی تایبەتی هەیە هەر کەسێک کە باسی دایکێکە ئەگەر وفاتی کرد بێت بەڕاستی ناودڵی قڵپەیەت ئەگەر ما بێت حەز بە بینینی ئەکات طبعاً ئەوی شێکەکە لەو بابەتانە بەڵام دەتوانین بڵین قورسەکە زیاتر لە باوکایە ئەگەر نا دایکیش بەو شێوەیە ئەوکو بڵین هەر هیچ قورس نەبێت نا ئەوی شار قورسە بەڵام لەگەڵ ئەوەشدا حکمی هەتیوی بۆ ناکرێت دەڕووی شەرعیەوە پێ ناوترێ ینی وەکو هەتیوی سیر بکرێت لوکولانە شەرعیەکەم ئەگەرنا ئەویش هەر لەو بابەتەیەکە خۆشەویستی و اینێکی تایبەتی هەیە بەڵام ناکرێتە بابی هەتیوان ناکرێتە بابی هەتیوان لە چییە لە ڕووی باوکەوە دەبێتە هەتیوان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەویش هەر جێگەی خۆشەویستی و حەنانێکی تایبەتی هەیە باشە مامۆستا بابینە سەر هاوکاریەکان ینی هاوکاریکردنی منداڵانی بێدایک یاخود بێ باوک یاخود بێدایک و بێ باوکیش پێویستە چۆن هاوکاری بکرێن بەتایبەت ئەگەر بیبەستینەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵێ طبعاً پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێت باشترین ماڵی مسلمان ئەو ماڵەیە کە ماڵ کە هەتیوانی تیا بێت فەرمی باشترین ماڵ کابی بەڕاستی لەم کاتە ئەتوانین بڵێن زۆر بەداخەوە کە قیران هەیە کە بەڕاستی دەستکوتی خەڵکی هەیە لەم کاتە کە مەعاشکەمی هەیە کەتوانین بڵین کەسبی زۆر کەمە لەم کاتە خەڵکی بەرەو فەقیری ئەڕوات پێش هەموو شتێ دەبێت سێرکی مەڕاستی ماڵ ئەو ماڵانی کە بێ باوکن بێ سەرپەرشتیارن زۆر پێویستە لەگەڵ کەسێکە کە بێ سەرپەرشتیار نییە ئەمجا لێرەدا سێرەکەین ئەسڵ ئەوە نییە کە هەج ماڵێک ماڵی بڵین مناڵی بێباوکی تاوە ئیتر تۆ بێ هەر یارمەتی بی چکە جاری وا هەیە ماڵێکی بێ باوک کە هاتیوە زۆر دەوڵەمەندترە لە ماڵێک کە باوکیان هەیە کابی ئەمە ئەیگەڕینەوە بۆ دەسەڵاتی مالیەکەی دەسەڵاتی داراییەکەی ئەگەر دەسەڵاتی دارایی هەبوو ئەمە لە ڕووی شەرعی واجب نیە تۆ یارمەتی بی چکە وەزعی زۆر باشە ئەمە بچی یارمەتی کەسێک بی کە باوکی هەیە بەڵام دەستکورتن بەڵام لەم کاتا بەڕاستی دەتوانین بڵێن زۆربەی خەڵک دەستکورتە یعنی دینی ئیسلام کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو پێشتر باسم کرد ئەفەرمێت ئەنا وەکافری اليەتیمی کە هاتین ئەفەرمێ من لە قیامەتا لە بەهەشتا دوو پەنجەی ئاوالێکی فەرمی ئاوا لەگەڵ ئەو کەسی کە سەرپەرشتیارێکی ماڵێکی هەتی و ئەکات من لە بەهەشتا ئاوام کاوی بەڕاستی یەکێ لەو شتانی کە ئێمە یارمەتی مناڵی بێباوک ئەکەین بە تایبەتی هەر دارایەکە نیە هەر پارەکە نییە حەد دەستهێنان بەسەری مناڵێکی بێباوکە زۆر گەورەترە بۆیە جاریکیان پیاوی هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەی پێغەمبەری خوا من دڵم زۆر ڕەقە جاری وایە کەسی وایە یعنی هەرچێکی لا باسکی دڵی هیچ کاریگەریکی نییە کەسێکی دڵنەرم نییە فەرمی ئەی پێغەمبەری خوا چی بکەم باشە کە دڵم نەرم بێ فەرمی دەست بێنە بەسەر مناڵی بێباوکە زۆر گەوریانی تەسیری دەستهێنان بەسەر مناڵی بێباوکە فەرمی دڵی نەرم ئەکان کەوابێت جاری وایە قسەیەک زۆر گەورەترە کەلیمەت الطەیبەة صەدەقەة پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت کەلیمەیەکی جوان سەدەقەیە بێتە چاکە بۆ تۆ کابێت جاری وایە قسەیەک لەگەڵ ئەم مناڵە دڵدانەوەیەک تۆ وات حسێ بکەی بڵێ دادە گیان کاکە گیان مناڵە جوانەکەم تۆ منوک و باوکی تۆوام کەسی ئافرەت منوک و دایکی تۆوام ینی دڵدانەوەیەک زۆر باشترەوەی کە یارمەتی بی وانە ینی هەم لانی معنەوی هەم لانی داراییشەوە وە لەم کاتێشە بەڕاستی دەتوانین بڵین جلکردن بۆ مناڵی بە باوک کە بەڕاستی ئێمە کەوتینەتە بڵین ناوەڕاستی مانگی ڕەمەزان پێویستە کات مسلمانان بە تایبەتی ئەگەر ئەم وڵاتی ئێمە خەڵکانی خێرۆمەنی لێ دەربکەی هیچ شتێک نامێنێتەوە بەڕاستی توانین بۆ کوردستانی ئێمە لەسەر خەڵکانی مسلمانی ئەوەی کە یارمەتی خەڵکەیە ئەوەی کە دەستگرۆی خەڵکە کات بەڕاستیسە هەموو شوێنەکان یارمەتی خەڵکی زیاتر ئێبا بەڕێوە نەک حکوومەت زۆر شوێن هەیە حکوومەت هەروازیری هێناوە بەڵام بۆ هی یارمەتی خەڵکەوە ئەو ئیشە بەرەو پێش ئەڕوات بۆی بەڕاستی لەم کاتە پێویستە کات ئاگامان لەو مناڵانە بێت چونکە بەڕاستی خەڵکێک نییە کەسانێک نییە کە دڵدانەوەیان بکات هەم لە ڕووی قسەکردنەوە هەم لە ڕووی داراییەوە کە دڵیان خۆش بێ بەڕاستی هەز نەکەن بۆی کە کەسانێکن پەراوێز کراون خەڵکانێکن کەس ئاگیان لێ نییە چونکە بەڕاستی
دڵ پارچە گۆشتێکە ئینسان ئەگەر بی ئێشێنێت هیچ کاتێ لە بیر ناچێتەوە یعنی توانین بڵین لە فیشەکە زۆر گەورەترە فیشەکێک لەوە چێ چارە سەرەکرێت ماوەیەکە بەڵام دڵ ئێشانە قسەیەکی ناخۆش زۆر قورسترە لەو فیشەکەی کە بەر ئینسانەکەوێت ئەندێ جار مامۆستا چ لە ڕووی مادی چ لە ڕووی مانەویەوە هاوکاری ئەم منداڵانە دەکرێت بەڵام ئێمە چۆن بتوانین بە شێوازێ هاوکاریان بکەین کە هەستی ئەوان بریندار نەکەین ینی هەستێکی بەزەیانە نیشانی ئەوان نەدەین کە لە جیاتی ئەوەی دڵیان بە هاوکارێکی ئێمە خۆش بێ برینێک لە دڵی ئەوان نابکولێنینەوە خۆی یارمەتیدانی هەموو کەس ئیسلام هاتووە چی کردووە خۆی گەورە ئەفەرمێ ئێوە کارە چاکەکانتان بە منەت و بە خۆڵکێشان مەکەن بەسەر خەڵکیان مەڵێ ئەگەر ئیشی من نەبووایە تۆ ئەو ئیشە بۆ نەکرا مەڵێم بۆهی ئیشەکی منەوە بۆهی پارەکی منەوە بۆهی یارمەتیدانەکی منەوە تۆ ئەچیت بەڕێوە ئەمە خۆی گەورە ئەفەرمێت ئەو کارە چاکەتان ڕێک بەتاڵەکەنەوە ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەفەرمێ سەدەقە و چاکەکانتان بە منەت و بە عەزیەتدان ئەفەرمێ بەتاڵ مەکەنەوە کابی لێرەدا ئەوکو عرضم کردن منەتکردن بەسەر هەر کەسێکاوێ بەتاڵە بێتەوە بۆی لێرە ئێمە چۆن یارمەتی ئەوان ئەین ئەسڵەکە لێرەدا ئەمەیە ئەوە یەکەم بە قسەی خۆش بەڕاستی کەلیمەی خۆش لەفزی خۆش زۆر باشترە زۆر خۆشترە لە یارمەتیدانی کەسێک کە بە منەتەوە بیە ئەمجا کە ئیشی ئیسلام هاتووە نەی فەرموو ئەگە زەکاتێ هەبێت یان هەر یارمەتیدانێکت هەبێت نەی فەرموو بڵێ کاکە ئەمە زەکاتی منە ئەمە ئەوە وای نەفەرموو بەڵکو فەرمیەتی وەکو بڵێ ئەمە هەدیەکە بۆ تۆ ئەوە بەم شێوە یارمەتی بی وا هەست بکات بەڕاستی کەسێکە کە خۆشەویستی تۆیە ئەو مناڵە وا سیر بکات کەسێکی خۆشەویستی خۆیەتی بۆیە یارمەتیە نەک وەکو بەزەییەک نەگوکەوەی کە دنیا بزانێت خەڵکی وا هەیە حەزەکە خەڵ بیزانێت خەڵک ئاگادار بێت یعنی لەسەر تەلەڤیزیۆن لەو سەر شان ئەدرێ بەڕاستی ئەمە جۆرێکە لە شکەندی کەسایەتی ئەمە ئەم مناڵە ئەم دەقێ مناڵە بەڵام لەوە چێ 10 ساڵی تر ئەم هینە ببینێتەوە لەبەرەوەی کە ئیسا وەکو جارە نەماوە شوێ سەرمەدیە هەیە ئەنی ئەم ڕسمە ئەمێنێتەوە ڤیددیوی ئەمێنێتەوە ئای ئەو کاتە چۆن حەیان براوە چۆن باسم کراوە بۆیە بەڕاستی یارمەتیدانەکە وا بێت کە لە کەسایەتی بیهێڵێتەوە کەسایەتی نەڕوشێنێت وەروەها بەڕاستی هەز بکات خەڵکانێکی ئەم مناڵانیان خۆش ئەوێت بەڕاستی ئەمە هەدەفەکەیە هەز بکە کەسێکی خەمخۆریەتیە هەز بکە کەسێکی ئەتوانێت حەز و ئارەزۆکانی خۆی لا باز بکات ئەمە مهمە ئەگەر بەڕاستی لەمە تەجاوازی کرد نابێتە خێر نابێت یارمەتیدان و بەڕاستی کارێکی باش نییە باشە مامۆستا بتەوێت لە ڕووی مادی و هاوکاری منداڵانی بێدایککە یەخود بێ باو بکەیت ڕاستە خۆ دەتوانی لە ڕووی بڕەمادیەکەوە بیدەیتە دەست منداڵەکان یاخود بیدەیتە بۆنە گەورەی بنە ماڵەکە یان لە ڕێگەی خەرجی پێداویستیەکان بۆ ماڵەکە بیکڕیت واتە تۆ گەر بتەوێ هاوکاری بکەیت دەتوانین ڕاستەخۆ هاوکاریکە بنێریت ئێمە کاڵین مناڵی هەتوویانی مناڵە کاوبێت کەسێ بێ سەرپەرشتیانی بکە مناڵێک گەر لە 13 ساڵ بێت تۆ مەبلەغێکی پاری بێتیان شتێکی یارمەتیدانی بێتە لەو چ مناڵە هەز بە چاک و خراپی خۆی نەزانێت کامە چاک و کامە خراپە بۆیە دەبێت بگەڕێتەوە بۆ کێ بۆ دایکی ئەگەر هاتوو دایکی بمێنێت یارمەتی ئەو ئافرەتە بی کە یارمەتی ئەو ئات حتا ئەگەر ئەم ئافرەتە ئەگە بێ خێر بکات بووی نییە حتا خێریکی وا بکات کە زەرە لە مناڵەکان بات بۆ هەیە خێر بکە بەڵام نابێ خێرێ بکات کە زەرە لە مناڵەکان بە چکات پێش هەموو شتێک مناڵەکانی خۆی شەردە کابێ لێرە کامی سەرپەرشتیارە بۆن منە برایەکی گەوری هەیە بۆن منە مامی هەیە سەرپەرشاری کەسێک کە زۆڵمیان لێ نەکات چکات جاری وایە بەڕاستی ئێمە بیستمانەتەوە ئەو کەسی کە سەرپەرشتی ئەکات فێڵی لەکات یارمەتیان ناوە بۆن منە هێنە بە مامەی هێنە بە خاڵی بۆن منە هەنە بە کەسێکی نزیکی دەباتیەوەی کە ئەم کەسە هەڵیگرێ یان ئیسفادەیەکی بۆ ئەمناڵە هەبێت بۆ مستەقبەلیان بیا بە خانوویەک بیا بە شتێک هاتۆ بەشتی ینی بڵین پڕ و پوچ سەرفیکرۆ یان لە شتێک یا سەرفیکرۆ کە قازانجی خۆی بووە بەڕاستی ئەمە زوڵمە کەمە پێشتر باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێکە کە لە ناوبەرەکەی دین ئەمەیە ئەبێت ئەم کەسی کە سەرپرشاری ئەم مناڵە ئەکات ئەم مناڵێک بێت یان زیاتر بێت دەبێت زۆڵمان لێ نەکات دەبێت ڕاستیۆک و ئەوەی کە ئەگەر خۆیان گەورە بوونایە بۆ شوێ سەرفیانە کرد بیا بە شتێک کە ئیسفادی هەبێ بۆیان کە قازانجی هەبێ بۆیان ئەگەر ناتوانێت بەڕاستی گوناحبارە بێت بەڕاستی گوناحبارە بێت و حرامە ئەم کەسە زوڵم بچووکترین زوڵم لەم مناڵانە بکات
بەڵام ئەمە ئەسڵەکەی ئینا ئێمە بمانوێت بەڕاستی لە ڕوویەکی ترەوە ئێمە یارمەتیان بدەین بەڵام وەکو منەت بێت یان وەکو فێڵکردن بێت بەڕاستی خۆی گەورە قوبولی ناکات و بە یانی شتێکی حرام و نادروستە. باشە بابەتی هاوکاریکردنی ئەو منداڵانی کە باوکیان نییە بەڵام دایکیان هاوسەرگیری کردوێتەوە یاخود ئەوی کە لە نێو کوردی خۆماندا پێی دەوترێ باوکە پێڕێی هەیە لێرەدا هاوکاریکردنی ئەم منداڵانە چۆنە ئەم منداڵانش بە هەمان شێوە لە قاڵبی ئەو منداڵانی کە باوکیانە یاخود هەتیون حساب دەکرێت؟ نابێگومان من پێشتر عەرزم کردن زانیان قسەیان لەسەر چی کردوانی جاری وا هەبووە کەسە باوکی هەبووە بۆن منە دایکیان تەلاق دراوە ئەم پیاوە وازی هێناوە لێیان کەس نییە سەرپەرشیان کە زانیان فەرمیانە ئەویژوک و هەتی وایە چونکە ئەسڵەوەی ئەم باوکیان هەبێتی باوکیشان نییە جاری وا ئەم باوکە بێسەر و شوێنە سجنە هەر بێسەر و شوێنێ کەس زانانی کوێ یان سجنە چەند ساڵێک بۆی بڕاوەتەوە حسابی بێباو کراوە ئەنی تەنانەت ئەوە ئەمەش جۆرێکە لە بێباوی کاتێک دایکیان هاوسەرگیری ئەکاتەوە عینیشتە ئەویش وایە کە دایکی هاوسەرگیری ئەکات ئەگەر ئەم باوکە پیارەیەشێکی وا پێڵێن دەبێت بزانێت ئەم ناڵانە بەڕاستی بێباوک بن بەڵام جیاترە لەگەڵ کەسێکە کە باوکی هەبێت بەمەرجێ ئەم پیاوە پیاوێکی باش بێت ئەم پیاوە پیاوێکی باش بێت بەڕاستی ئەمە کەسێکە جیاترە لەگەڵ کەسێکە کە هەر باوکی نەبێت بەمەرجێک کە چاک بێگینا ئەگەر چاک نەبێت هەر حسابی بێباوکیان بۆ کرد هەر حسابی هەتیویان بۆ کرێت بەڵام وەکو کەسێک نییە کە هەر باوکی نەبێت ئەمە باوکی هەیە بەڵام باوکێکی زڕە شتێکی وایە باوکێکی زڕی پێوەترێت یعنی وەکو کەسێکی بێباوکی تەواوەتی ناکرێت ینی بڵێ بە چای بەزیەوە سێر بکرێت یارمەتی بدەیت ئەگەر ئەم پیاوە پیاوێکی باش بێت و یارمەتی هەمیان بێت وەکو ئەوە سیر ناکرێت حتى ئەگەر مردی بێت بڵین ئەم ئافرەتی کە شووی کردێتەوە مێردەکەی مردی بێت حتا ئەگەر هەر شتێک هەبێت مادەم لە ژێر دەسەڵاتی ئەم پیاوان ئەو هاتی و سێر ناکرێت. باشە مامۆستا هەمیشە کە ئەڵێن منداڵانی بەجێک باوک باز لە هاوکاریان دەکرێت باز لە سۆز و پێدانی نازەکرێت پێیان بەڵام منێ بزانم ئەو سۆز و ناز پێدانە ئەبێت هەمان کات لە سنوورا بێت لەگەڵ ئەوەی کە منداڵێک یەتیمە تا تەمەنی چەند پێویستە بەردەوام هاوکاری بکرێت و سۆزی بدرێت. طبعا بۆ ئافرەت هەتا ئەو کاتی کە عادی شەرعی هەبێت کە گەشتە عادی شەرعی ینی هەموو تەکالیفی ئیسلامی لەسەر واجبە وەکو نوێژ وەکو ڕۆژوو و لەو حەدەشت لا چێکە پێ بوتە بڵین بێباوک بە هەمان شێوە کوڕ ئەگەر لەشگران بێت تەبان ئەمە وەکو لانی شەرعەکەی تەبان باسێکم بۆی کەوا بنەران بزانن بڵین لەشگران بێژ پێتۆ شەیتانی بە کوردەکەی یان 15 ساڵ بێت طبعا لە عمرەکە زانیان قسەیان لەسەرە هەندێک لە زانیان وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ بە 15 ساڵ حسابی کردووە هەندێک لە زانیان وەکو ئیمامی ئەبوو حەنیفە بە 18 ساڵ حسابی کردووە کابین لە حەدی ئەوە گەشتە ئەوە ئیتر پێناوەتێت مناڵی هەتی و ئێتەوە شتێکی ترەوە تەجاواز دەکات بەڵام لە خوار ئەوە پێی دەوترێت هەتی و کابێ سنووری عمرەکەی لەوایە لەوە کەمتر بوو پێوتێ بێباوک لەوە زیاتر بوو تەجاواز کاگەر وا بێ ئێمە هەمومان بێباوکین کەسێکی ئەوە بکرێت کابێ ئەوە سنوورەکەیەتی لەوە تەجاوازی کرد ئەبێتە کەسێکی ینی عاقڵ ئەبێتە عاقڵ ینی ئەتوانێت خۆی ببا بەڕێوە بەڵام لەوە کەمتری کرد ناتوانێت خۆی با بەڕێوە ئەبێ کەسێک سەرپەرشتی بکات. باشە مامۆستا ئەم منداڵانە کە ئێمە پێیان دەڵین منداڵی بێباوک و بە کوردێکی خۆمان زیاتر پێیانەڵین هەتی و ئەمانە لە ئاینی ئیسلامدا بەم شێوازە بایەق بە هاوکاریکردنیان درراوە بەڵام دەستەواژەیەک هەیە ینی لەنێو خۆماندا زۆر بەکارهێنرێت سەر بۆ سوعبەت یان هەندێک جار لە کاتی هەر حاڵەتێکدا بێ بە بەرامبەرەکەڵێ هەتی و تۆ فلان شتێکرد هەتی تۆ فلان شتێکرد تۆ سەرنج لەسەرمە چییە وەکو مامۆستایەکی ئاینی؟ وەڵا ئەمە قسەیە کە لەناو خەڵکە دروست بووە خۆمان دروستمان کردووە یعنی وەکو وایە جۆرێکە لە سوکاتیکردن ینی خەڵ دروستی کردووە هەندێک شت هەیە ئێمە خۆمان دروستمان کرد لە عینی کاتا شتێکی ناباش و لە شەرعیشا دروست نییە سە بۆ نمونە هەل ناو ئافرەتانە هەیە بڵێ باوکن نەمرێ و براون نەمرێ و ئەی خوشک ئەی دایکانی ئەم شتانە ئافرە خۆی دروستی کردووە یعنی ئەمەش قسەیەکە لەو بابەتە کە ناو خەڵکە هاتووە ینی نابێ ئێمە خۆمان بەکاری بێنین بەڕاستی چکە بەڕاستی جۆرێکە لە سوکاتیکردن جۆرێکە لە کەم سیرکردن لە عینی کاتا لە دینەکەمانە زۆر بە گەورە سیرەکرێت لە دین ئێمە کە خۆمان بە موسڵمان نەزانین زۆر لەوە گەورەترە ئێمە ئەگەر بە سووکی ئاوا بۆ شێوە سیرەکەین ئەمە قسەیەکە و دروست کرا و بڵین قسەی ناو خەڵکە کۆمەڵگایە دروستیکە
ئەمە بمانەوێت ئەم کەلیماتانە لابین ئایا چۆن ئەبێ خۆمان هەوڵ بدەین تا ئەو کەلیماتان و ئەو وشانە لابین ناو خەڵکیە. باشە مامۆستا دەکرێت تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا منداڵانی بێدێک باوک بەبیر هاوڵاتیان یاخود بەشێکیان پێێنرێتەوە و هاوکاری بکرێن یا خۆت بە ضروریە دادەندرێت لە هەموو مانگەکانی دیکە بەردەوام هاوکاری بکرێن بەتایبەت ئەوانەی لە ڕووی مادی و پێویستیان بە هاوکاریە نابێگومان لە هەموو کاتێکە تابانی سەر لە ڕووی عالەمیەوە هەموو شتێک ڕۆژێکی بۆدانراوە یعنی هەمووڵی حەقی ئافرەت ڕۆژێکە لە ساڵێکە ڕۆژێکە حەقی نازان فلانشە لە ساڵێکە ڕۆژێک بەڵام لە ئیسلام داوانیە کاتێککە خۆی گەورە ئەفەرمێت ئەم چاکیە بکە بەردەوام ئەبێ و چاکیە بکەیت کە بڵێ لەگەڵ خەڵکا چاکبێ بەردەوام لەگەڵ خەڵکا چاکبی کە ئێمە ئەبێ بە چاوێکی ڕێز و حرمەتەوە سێری مناڵی بێباوک بکەین بەردەوام ئەبێ سیر بکەین کابێ ڕۆژێکدانە نراوە ئللا وکو عەرزکردن ساڵەکەی تەمەنەکەی بگاتە ئەو حەدە ئەوەی تر تەواو بەڵام بەردەوام لەو کاتی کە لە دایک ئەبێت تا ئەو دقی کە ئەگاتە 15 ساڵ ئەوێ بەردەوام لەگەڵێنە چاک بین چونکە بۆ چونکە ئاەت و حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوامی تیا هەیە نەیفەرمووە لە ڕەمەزانە ئێوە چاک بن ئەی دوای ڕەمەزان کاکە خواحافیز دیان ڕۆژێک چاک بن لەگەڵیان نە بەردەوام ئەبێت چاک بین لەگەڵێنە حتا ئەو کاتی ئەبێتە باڵغ ئەبێتە عاقڵ کە ئەڵین باڵغ یعنی عاقڵ یعنی ئەم کەسە ئەتوانێت کاروباری خۆی با بەڕێوە عەقلی بەشت ئەشکێت چاکە و خراپەی خۆی جێ ئەکاتەوە تا ئەم حەدێ ئینا ڕۆژێک نییە کاتێک نییە خی گەورە بفەرمێت یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بفەرمێت لەو حەدا ئیتر ئەوە بوازی لێبێت ئیلا مەگەر ساڵەکەی بێت کاتی بلوغ بێت ئیتر ئەو کاتە خۆی سەرپەرشی خۆی کات و ئەگەر چی پێدرا بێت لەو مەسافەیە ئەدرێتە دەسی بە شەرتی عاقڵ و تۆ جاری وایە ئینسان ئەڵێ عاقڵ بە گەور و بچووکی نییە ئەم کەس ئەگەر توانی با حەدەکەشی بگاتە ئەو مەسە ئەو کاتی بڵین 15 ساڵ بیان 18 ساڵ بێت ئەگە هەر نیتوانی با بەڕێو لەبەرەوە شتێک نازانێت کاسبیەک نازانێت هەر سەرپەرشی ئەکرێت بەڵام ئەگە توانی ئەو کاتە چی پێدراوە چی مڵکی هەیە ئەکرێ بەناوی ئەوە ئەو شتێک کە حەقیکە بەشی ئەوە کە لە دوای باوکی بەجێماوە شەرع چۆن دابەشێکە بەسەر کوڕا بەسەر کچە پێی ئەدرێت و ئیتر ئەو کەسانە سەرپەرشیان لێ ئەسەدرێتەوە خۆی ئەبا بەڕێوە باشە مانگی ڕەمەزان مانگی بەخشین و مانگی سەدەقەیە مامۆستا ئەو کەسانی کە بڕیارە لەم مانگەدا یاخود لە دوای ئەم مانگەش ببەخشن تا چێنە گرینگە ماڵێک کە باوکی تێدا نیە یاخود سەرپەرشتێکی نییە هەڵبژێردرێ وەکو ئەو ماڵی کە سەدەقەکەی پێدەدرێ یاخود ئەو بڕەپارەی بۆی دیاری کراوە یاخود ئەو پێداویستەی بۆ دیاری کراوە بۆ ماڵ ببەخشێ جیاواز لە ماڵێکی تر کە هەم باوکیان هەیە بەڵام پێویستیان پێەیە بەڵێ جیاواز لە ماڵێکی ترک و باسمان کرد ئەوەیە کە ئەم مناڵانە کەسێک نییە کە سەرپەرشتیان بکات کەلانی داریان با بەڕێوە جیاترە لەگەڵ کەسێک کە بەڕاستی باوکیان هەیە کەسێکە کە سەرپەرشتیان ئەکات وەکو عەرزم کردن ئەمە ئەبێ بە حەزەرەوە بکرێت حەزەرەکە چییە کێ سەرپەرشتی ئەم مناڵانە ئەکات ئەمە مهمەکەیە بزانێکین ئایا ئەو کەسە تا چەند ڕادەیەک وەکو خۆی ئیبا بەڕێوە ئایا فێڵە لێ ناکات ئایا ینی بدەری کەبراتە لە قۆڵیان نابڕێت ئایا ئەو شتی کە پێ ئەدرێت خۆی بڵین نایبا بۆ خۆی ئەمە زۆر مهمە کەوابی ئەو کەسی کە یارمەتی مناڵی هەتیوان ئەکات یەکەم شت دەبێت بزانێت کێ سەرپەرشی ئەکات ئایا ئەو کەسە تا چەند ڕادەیەک ینی دەستپاکە کەسێکی دڵسۆزە ئەمە مهمە ئەگەر بەڕاستی حکوومەت کارێکی باش بکات ئەگەر حکوومەت کەسانێکی ینی بەڕێوەبرنێکی باش هەبێت پێویستەکە حکوومەت ئەم کەسانە بابەڕێەوە ینی ئەم ناڵانە بابەڕێەوە کە قاسرین هەیە و دەوترێت ینی کەسێک سەرپەرشتی ئەم ناڵانە بکات لە ئەسلی حکوومەتە کاری حکوومەتە میشە کە سەرپەرشتی کاموەدا بنێت وەکو ڕسمی ئەم کەسە مامی بێت خاڵی بێت یان هەر کەسێکی تر بێت دایکیان بێت کەسێک سەرپەرشتی بکات و مەسئول بێت لە کاروباری ئەم مناڵانە چکات جاری وا هەیە خەڵکانێک یارمەتی ئەم ناڵانە ئەدەن بەڵام چەند کەسی خۆی کرۆ بە سەرپەرشتیارێ لە ئەنجام ئەم ناڵە گەورە بیچی بەدەستۆ نییە ینی هیچ شتێکی بۆ کۆ نەکراوەتەوە ئەسڵ ئەوەیە کەسێک دیار بێت سەرپەرشتی بکات ئەو کەسش کاچێ بە لای یارمەتیدانی ئەو مناڵە ئەبات بەڕاستی ڕاستە خواردەمەنی بەشێکە لە ژیانی ئینسان بەڵام شەرنی هەموو کاتی خواردەمەنی بێت شتێک بکرێ بۆ ئەم مناڵانە بۆ مستەقبەلیان باش بێت بۆیە لە زەکاتی شاوە نییە کە بڵین ئەگە کەسێک بۆ نمونە ملیۆنێ زەکاتیە بۆ نمونە یان دەفتەرێ زەکاتی هەیە کاکە هەرێکی 50,000 بیرە بە ماڵێ نە ئەسڵ ئەوەیە ماڵێک ڕزگار بکەیت ساڵێکی تر پێویستی پێ نەبێتەوە کابێ ئەم ناڵانە ژوایە
یەکەم شت بۆ مناڵ ئەگەر جێگەیان نەبێت ماڵیان نەبێت هەوڵی ماڵیان بۆ بدرێ بەڕاستی چکە ماڵ جۆرێکە لە ژیان یەکەم شت ماڵە ئیتر کە ئەم مناڵانە ئەگەر ماڵیان هەبوو ئەمە وەکو چۆن سێبەرێکیان هەیە سەرپەرشتەیەکیان هەیە پەرتەوازە نابن بەڵام کە مناڵ کە ماڵ نەبوو ینی کە تیا بژین بەڕاستی لە ئەنجامە لەوە چیە ئەگەر دیارمەتی نەدرێت پەرەوەز بکرێ بەڕاستی بۆیە ئەوەی کە داوا ئەکەین بەڕاستی و کوشتلانێکی شەرعی کەسێک سەرپەرشتی ئەم ناڵانە بکات کە دەستپاک بێت بەڕاستی دەبێت لەخوا بترسێت بەڕاستی دەبێت بزانێت ئەگەر ئەم کەسە فێڵانێ بکات ئەی خی گەورە خۆی شارەزاتر لەخوای گەورە عالمتر لەسەر هەموو شتێکەوە و ئەو کەسەش کە یارمەتی ئەم ناڵانە ئەدات بەڕاستی وەکو ئەوە سەیریان نەکات بە سوک سێریان بکات ئەبێ بەڕاستی بە قسەی خۆش یعنی وەکو چۆن وەکو مامێکی خۆی سێریان بکات وەکو خاڵێکی خۆی سێریان بکات چونکە بەڕاستی دڵی ئینسان ئەمێنێتەوە سێرێکی ئینسان لە کاتی مناڵی خۆمانە کاتێک کە لە مناڵ بووین قسەیەکی چاکمان بەرامبەر کرابێت ئیسە بیرمانە ئەگە خراپیش بێت هەر ئیسەش بیرمانە حتا ئەو کەسانی کە بە مناڵی کەسانێکی چاک بوون لەگەڵمانە ئیسەش خۆشمانەون ئەگە خراپ بێتن ئیسەش ڕقمان لەتی ئەتی ئەمە تەبیعەتی ئینسانە کە لە مناڵیەوە دروست بووە تا گەورە بوون کا بێت ئەم مناڵەش هەروە ئەبێت کەسێک کە یارمەتیان ئەدا بەڕاستی وا یارمەتیان نەدا وەکو سوکاتی کردنێک وەکو بەکەم سیرکردنێک ئەبێ وەکو عیبادە سێری بکات چونکە دینەکەمان بە عیبادە سێری کردووە تەنان دەستهێنان بەسەر مناڵە عیبادەتە تەنانە قسەکردنی چاک لەگەڵانە عیبادەتە کابێ بە عیبادە سێری بکەین هەم خۆی گەورە ئەجرمان ئاتەوە هەم خۆشەویستی شەبین لەگەر ئەم مناڵە بەڵام بە پێشاوانە کۆ بەڕاستی نەبێت ئەجر پاداش بەڵێ مامۆستا سەلاحەدین محەممەد مامۆستای ئاینی سوپاس بامە دەبن مامۆستا سپاس بۆی لەگەڵمان بووی مامۆستا خۆش بێت